کۆچی ئەتوانین بڵێن ڕۆژێکی زۆر مێژوویە لە ئیسلامدا بەو پێوی کەوا 3 ساڵی کۆچی و بڵێن هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام هۆکارێ بوو بۆ وەشەرخانێکی گەورە بەو پێی کەوا لە کۆچەوە جارێکی دیکە نوری خوای پەروەردگار و نوری ئەم ئیسلامە بە نێو کۆڵان و کونت و ماڵەکان و دڵەکانی ئینسانەکان ڕۆی سەرەتا لە شاری مەدینە. لە دوای شاری مەدینە دیارە هەر بەرهەمی کۆز بوو، جارێکی دیکە فەتحی شاری مەکە کرا و بتەکان لابرا و تەوحید جێبەجێ کرا و تەسبیت کرا. دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاکە سەرکردەیە کە دەبینین کاتێک کە شوێنکەوتوانی خۆی دەنێرێت، بەڵام دواتر خۆی لە پاشان لە کۆتایەکەیە دەڕوات. کاتە سەرکردە و دەسەڵاتداران سەرپرشتیارانی میلەت دەبێت خۆیان بکەنە تەسحیە، خۆیان بخەنە ناڕەحەتیەوە لە پێناوی میلەتەکەیان. بۆیە دەسەڵاتداران ئەگەر ئەیانەوێ مێژووکی پاشیان هەبێت، ئەگەر ئەیانەوێت خزمە بە میلەتەکەیان بکەن، بە چایە بخشێنەوە بە مێژووی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی برسیە کرد، بەڵام میلەتەکە و شوێنکەوتوانی تێر ئەکرد، خۆی ناڕەحەتە کرد. بۆچی؟ بۆی کەوا شوێنکەوتوەکانی ناڕەحەت نەبن، بەڵکو ئەویست ئەوان بخەون، بەڵام خۆی نائەخەوت، بەڵکو بە هەموو کاتێک ئاگا بوو و مێژووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تایبەتی لە کۆچەوە جارێکی کە ئەم نور و ڕۆشنایی ڕووناکیە وردە وردە جیهانی گردەوە. ئەمە ئەتوانین بڵێن هەمووی بەرهەمی کۆچی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە پێویستەکە ئێمەش کۆچکەین لە چیەوە؟ با کۆچکەین لە باڵتیلەوە بۆ حەق، لە ستەمەوە بۆ عەدل، لە خراپە بۆ چاکە، و جارێکی دیکە شوێنە خراپەکان چۆڵکەین و بین مزگەوتەکان ئاوادان کەینەوە. با هەوڵدەین منداڵەکانمان لە خراپە و دەستی خراپە و شوێنی خراپە و هاوڕێی خراپ بە دوور بگرین و بین بۆ شوێنی باش. ئەتوانین بڵێن کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەیەک نییە، بەڵکو بەس خامەیەک نییە، بەڵکو وەشەرخانێکی زۆر گەورەیە. پێویستەکە ئێمەش هەوڵدەین کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گەورە ڕابگرین، بەڵکو بتوانین لێکۆڵینەی لەسەر بکەین، بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەچی هەنگاوێکش جوانی ناوە، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سیاسێکی زۆر شەرعی جوانی ئەنجامدا، بەڵکو موسڵمانان دەبێت سیاسێکی شەرعی ڕێکیان هەبێ بۆی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە مێژوویەکی زۆر جوانەوە، بە بەکارێکی زۆر باشەوە توانی بەبێ ئەوەی کەوا موسڵمانان بە زۆری ئازاد بدرێن، بەڵکو بتوانن ناڕەحەتی لەسەر خەڵکی لابرن، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی کرد. بۆیە پێویستەکە ئێمەش هەوڵدن هەموو لایەکمان دەرز و پند و ئامۆژگاری لە کۆچی پێغەمبەری خوا وەرگرین عەلەیهی سەلات وەسەلام. دیارە زەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم برسێتی بووە، ناڕەحەتی هەبووە، بەڵکو کێشمەکێشمی کۆمەڵایەتی ئەتوانین بڵێن هەبووە و کێشەی ئابووری هەبووە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە سەرکردەیەک بووە، ناخی پاک بووە، نوێنەری خوا بووە لەسەر زەویدا، ئەو بەڵێنی کەوا لە خوا وەریگردووە وەکو خۆی جێبەجێی کردووە. پێویستە سەرکردەکانمان دەسەڵاتدارانمان شەرم نەکەن، پیان عیب نەبێ، مێژووی پێغەمبەری خوا بخوێنەوە، بتوانن جێبەجێیکەن ئەو کاتە دڵی خۆیان ئاشت ئەکەن و لەگەڵ میلەتە ژیانی خۆیان خۆشتر ئەکەن، وا ئەکەن کەوا خەڵکی دوعایان بۆ بکە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک لە میلەتەکەی ناڕەحەت بووە، خۆی خستە ناڕەحەتیەوە، ئەنجا شوێنکەوتوانی زانیان کەوا ئەمە سەرکردەیە، ئەمە زانیان کەوا مامۆستا و پێشەوایە. وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە، کەواتە سەرکردەکانی ئێمە دەسەڵاتداران بەگشتی ئەگەر ئەیانەوێ مێژویان پاک بێ، مێژویان پاک بێ، مێژویان پاک بێ، وە خەڵکی دوعایان بۆ بکات، وە خەڵکی هاوکاریان بێ، وە خەڵکی گلەیان لێ نەکات، با بچن مێژووی پێغەمبەری خوا بخوێنەوە عەلەیهی سەلات وەسەلام. چونکە مێژوو بەردەوام دووبارە بێتەوە و مێژوو لە کەس نابورێ، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دۆست و دوژمن و نەیارەکانیشی بە ئێستایشەوە ئەبینین چیەکەن؟ دوعای بۆکەن، باسیەکەن، خواسیەکەن، لێکۆڕینەوە لە چیەکەن؟ لێکۆڕینەوە لە ژیانی پێغەمبەری خوا ئەکەن عەلەیهی سەلات وەسەلام، کە تاکە سەرکردەیەکە هاوشێوە هاوڕێ و هاوێنەی نەبووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە کۆچی کرد خەڵکی ڕزگار کرد، کاتێک پێغەمبەری خوا کۆچی کرد ئێمەی ڕزگار کرد، کاتێک کە پێغەمبەری خوا کۆچی کرد
هەومانی ڕزگار کرد بۆیە پێویستەکە ئێمەش هەوڵدەین کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەرگرین بەچی بە دەرز و پند و ئامۆژگارەکانەوە بۆچی بۆ ئەوەی کەوا هەموو لایەکمان ڕزگارمان دێ و سەرفرازی سەرکەوتوو دنیا و قیامەت بین ئینشاء الله.